دیلا خان پێم بڵێ بزانم ئەمە جلوبەرجی کوێ لەبەرت کردووە؟ ئەی تورکمانانە خۆم خەڵکی تورکمانم بەس لە هەولێر دەژیم لە قوتابخانەی نازم لە ڕەتی کچانم باشە و هەروەها ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە و دەبێ ڕێز لە ئاڵای کوردستان بگرین و ئاڵای کوردستان بۆ ئێمە زۆر بنرخە دەبێ نیشتیمانی خۆمان خۆش بێ ئێمە باشە ئاڵای کوردستان بەلای تۆ چی دەگەێنێ؟ خۆشی دەگەینێت بۆ هەموو کەسێک ئاڵای کوردستان دەبێت سەربەرزی بۆی بگرین و دەبێ ڕێزی لێ بگرین و ئەوانە باشە پێم بڵێ ئێوە دەڵێ من تورکمانم لەگا خوشک و برانی کوردت لێرە دەخوێنی لەگا پێکاتەی ئێزیدی و مەسیحیەکان و هەمویان لێرە بێکەوە دەژین ئەمە تا چەند گرنگە چ پەیامێکت هەیە بۆ خەڵکی کوردستان بۆ قوتابیانی تێرە هاوتەمەنەکانی خۆت بۆ ئەوەی نەتەوە و وڵاتی خۆیان خۆش بوو وەڵاهی هیوادارم هەموو کوردستانیان بەدڵ بێ و خۆشیان بێت چکە کوردستان وڵاتێکە کە جوانترین شارە لە کوردستاندا کوردستان یعنی هەر چ شتێک بێ کوردستان هەر یەکەمە هەروەها کوردستان دەبی ئەمە ڕێزی لێ بگرین چکە کوردستان شتێکی گرینگە لە بۆمە ئەگە کوردستان نەبی ژیان نییە